زۆر ڕاستە ڕێژێک عول سەتانەوەتە لە جسمی ئەوە سەرخۆشە راپۆرتەکە دەرێ فەرموو فەرموو وەردانیشە کچی من چ دەکەیە فەرموو ئەمسە وەردانیشە خۆت سەخلت مەکە کچەک پێم بڵێ تۆ چ دەکەی لێرە مامۆستا دانیشە پێویست بە گریان ناکە باوکەجان یارمەتیم بەخوا باشە کچی خۆم باشە پێم بڵێ چ مامۆستا ڕوویدایە دەریان کردە دەری لە ماڵە بەڕاستە ئاوە وایە پێم بڵێ چێ دەری کردیە مێردەکەی مێردەکەی بەڵێ ئەی خوایە جۆمە لێ کچەک جۆبدی ئەمە چکانە لەسەر و کابرایی دەنووسی باشە وەگرێ کچم بابت لە پشتە تەواو هەموو شتە کۆتایی دێ لەمەوە پاشە دەمانوێت سکاڵای لەسەر تۆمار بکەین زۆر باشە ئێستا دەتوانم لە دەرێ لای مفۆس تاقیقەیە سکاڵاکە لەسەر دووست زۆر باشە کچەکەشم لەگە خۆم بەڵ فەرموو هەستە کچی وەرە هەستە سەربەی جەزە باشە کچی خۆم ئەگە دەزانی ئەو ماوەیە کە تو لێرە نەبووی چەند بە ئازار نە ڕۆژم ڕۆژ بوو نە شەوم شەو بوو آخر کچەکە هاشاکردن لە کچی خۆت بڕیارێکی ئاسان نەبوو مندا بوو بەڵام دەبوایە ئەو کارە هەر بکەم باوکەجان تخوا لێم خۆش بە من نابووایە وا بکەم من نەبووایە بە قسەی تۆم کردایە داوای لێبوردنەکەم ڕاستیان وتووە کاڵن ئەوەی بە قسە گەورە نەکات گەورەیەک نایەنێت خوا بمبەخشە ئێستا پێ بڵێ ئەتو ئەو یوسفەت دەوێت باوکە ئەڵێ لە من تێناگەیت من ئەگە جارێککە بمبرم سەیری ناکەمەوە ئەی ئافرین کچەکەم ئافرین ئەوەیە کچی من ئێستا یوسفەم لە وەرگرە هەر ئێستا فەرموو باوکە یوسف جۆ بگرە من نادرم ئەدەسبەرێ دەچمە دادگا و داوات لەسەر تەزیین دەکەم توش هەر کاتێکی تەبلیغ کرای وەرە کۆتایی بۆ خزمایە تێبینە بگرە باوکەجان